بڕیارە کەمێکی دیکە وەزارەتی دارایی لیستی موچەی مانگیەک ڕابگەێنێت کە لە سبەینێشەوە بڕیارە موچە دابەش بکرێت. منەمە بچمە لای ئەو مانگرتوانی کە لێرن، چمە لای مامۆستا فازیل، مامۆستا گیانسڵاو لێ بێ سەرەتا تەندروستی و شۆرە. سپاس بۆ خوا الحەمدولیلا هەروەها بێت. مامۆستا وەزارەتی دارایی بەنیازە لیستی موچە ڕابگەێنێ، ئەمە کاریگەری لەسەر مانگرتنی ئێوە ئەبێت؟ نەخێر ئێمە مانمان بۆ موچەیە نەگرتووە خۆمان برسیکەین و یاری ناڵان نییە. ئەو بەڕێزە جارێ وەزارەتێک نییە بە ناوی دارایی هەرێمەوە، هەمووی هەڵوەشاوە، حکوومەتی عێراقی بە یاساڵی وەشاندنەوە. ئەو بەڕێزەش هەر دانیشتووە خەریکی بڵاوکردنەوەی ئەمر و ئەوە موچە بڵاوکردنەوە نازانین. ئێمە یاری ناڵان ناکەین بۆ موچەیەک. ئێمە ئەڵێین مافەکانمان کۆنکرێتیە، داواکانمان کۆنکرێتیە. داوای موچەی هەردووان زەمانکاکەین لە کاتی خۆیان ساڵانە لە کاتی خۆیان بدرێ ڕێک و پێک بێتەوە بە یاسا، پاشان تەوتین با بچێ بە مێشکیا و کە ئەو زەلامە زۆر سەیرە لێوانە گوێرابی سبەینێ بە زۆرە خێتە مێشکیان. تەوتین لە بانکەکانی ڕافیدەین و ڕەشید، پاشان پلە بەرزکردنەوە کە بە نایاسایی دڕاگیراوە، پاشان گێڕانەوەی موچە دزراوەکانمان. ئێمە بۆ ئەوە مانگرتووە حتا نەگەین بۆ بڕیارێکی کۆنکرێتی وەکو بڕیاری دادگای فیدراڵی چۆن دراو ئێستاش ڕێگەی لێگرن. ئەبێ ئەو کۆنکرێتی بە تەواوەتی بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بێ کە لەژێر دەستی ئەو ستەمکارانە بێتە دەرەوە و نەجات بێت. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە وەڵامی یەشێک لە مامۆستای مانگرتوو بوو کە لێرە لەبارەی ئەو لیستی موچەیەوە کامان بەنیاز نین بەو شێوەیە مانگرتەکان بشکێنن. مامۆستا عوسمان گۆڵپی کەوتەبێژی مانگرتوەکان ئاسڵاو لێ بە مامۆستا. وەزارەتی دارایی بڕیارە کەمێکی دیکە لیستی موچە ڕابگەێنێ، ئەمە کاریگەری لەسەر مانگرتنەکەی مانگرتوانە بێت؟ لە ڕاستیە مانگرتنە تایبەت نییە بە فقط بە مامۆستا، بەچین و توێژە جیاوازەکانی تایە. لەبەرەوە نەخێر ڕاگەیاندنی لیستی موچە وەزارەتی پەروەردە هیچ کاریگەریەکی نابێ و هیچ لەم بڕیارە ناگۆڕێ. نەخێر ئەو ئەرکی حکوومەتە موچە بدا و ڕایگەێنێت و بیداتە خەڵک پێویست پەیوەندی بەم مانگرتنەوە نییە. دۆخی مانگرتوەکان چۆنە ئێستا؟ تەندروستیان ڕاستی ناکرێ بڵێن زۆر باشە، چونکە 6 ڕۆژە ئەوە هەشتەم ڕۆژ تێپەڕی نانیان نەخواردووە. بەڵام خۆشبەختانە بەهۆی ئەوەی تیمەکانی تەندروستی لێرە پێداویستیەکانیان بۆ جێبەجێەکەن، هەر کەم و کورتیەکە بێ ئەوان ئەتوانن چارەسەری بکەن و ئەوانەشی لێرە بۆیان چارەسەر ناکرێ ئاراستەی نەخۆشخانەیانەکەن و لەوێ چارەسەریان بۆ ئەکەن ویان هێننەوە. بەهۆی ئەوەوە ئەتوانین بڵێن تەندروستیان جێگیرە و هیچ حاڵەتێکی مەترسیدارمان نییە. بەڵام ئەوەی کە بڵێ کاریگەری نیە، بەڵێ کاریگەریە بووە و لێکەوتەی ئەمەش ڕۆژە نان نەخواردنە بە جەستەیانەوە دیارە و بۆ فەحسانەوە دیارە کە بۆیان کردوون و ئەو لێکەوتانە لەوە چێ تیمە پزیشکەکان باشتر لێی بزانن. بۆیە بەڵێ ورەیان بەرزە، بەڵام جەستەیان ڕەنگە بەرەو لاوازی چوو بێ. سپاس بۆ بەڕێستان. منەوێت چمە لای مامۆستا هادی کێشێکە لە مامۆستا مانگرتوەکان. مامۆستا هادی بڕیارە کەمێکی دیکە لیستی موچەی مانگیەک ڕابگەێنرێ، ئەمە ئەم موچەی کە دابەشەکرێت کاریگەری لەسەر شکاندنی مانگرتنیەوە ئەبێ؟ وەڵا خۆ پرسیارەکە ئەوەیە ئەو موچەی مانگی چەنە؟ مانگی یەکە. ئێستا چەنی مانگە؟ ئێستا شەشە چەنە؟ چوارە؟ چواری دوو. چونکە ئێمە کاتمان لێ تێک چووە. باشە چواری دووە بە مەرجێ مانگی 12 نەدراوە. باشە؟ نا ئێمە باسی ئەومان ئەکرێ ئەوان ئەڵێن بۆ نمونە وەزیری دارایی ئەڵێ زەمانی موچەی ئەم ساڵمان کردووە ئەوە مانگی یەک دەستی پێکرد، یاخواوا بێت تا مانگی هەردووان زەمانەکە بە کاملی بدرێت و چونکە هەموو ساڵ ئەم قسانە دووبارە بێتەوە. بەڵام جەنابتان نەزانن خاڵەکانی ئێمە تەنها ئەو موچەیە نییە، هەموو کاتێ موچە بێ ئێمە بە ئیجابی سەیریەکەین، با یعنی زمانی ئێمە ژۆک و زمانی خەڵکی تر نەبێت. بەڵام ئەمە هیچ لە بابەتەکەی ئێمە ناگۆڕێ، ئێمە بەردەوامە بین لەسەر کاری خۆمان. سپاس بۆ بەڕێستان بەوەی تەندروستی باش بۆ تۆ. بەڵێ ئەمە قسەی مامۆستایانی مانگرتوو هاوکات و تەبێژەکەشیان بوو کە ئەمان ئەڵێ ئێمە بەو لیستێکە ڕاگەێنرێ هیچ لە مانگرتن ناگۆڕێت و بە هەمان شێوە ئێمە بەردەوامە بین.